سڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی پەرستارانی پارێزگای کرماشان، کۆبوونەوەی ناڕازایەتی خانە نوشینکراوانی پارێزگای ورمێ، ئیدانەی دەست بە سەرکرانی جەهانگیر ڕۆستەمی لەلایەن ئەنجومەنی فەرهەنگیانی هەرسین، بە تاڵانبردنی دارستانەکانی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە و کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی خاجە نەسیر لە شاری تاران. کۆبوونەوەی پەرستارانی پارێزگای کرماشان ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 29 ڕەزبەر 1404 هەتاوی کۆمەڵێک لە پەرستارانی پارێزگای کرماشان دژ بە جیاکاری لە هەغدەست و هەروەها بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەتەوە. پەرستارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانستە پزیشکیەکانی کرماشان بە وتنەوەی دروست مۆڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان، گۆڕانی گرێبەستەکان و نەمانی جیاکاری لە هەغدەست و هەروەها کۆتای هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر پەرستارانی ناڕازی بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نوشینکراوانی پارێزگای ورمێ ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانە نوشینکراوانی پارێزگای ورمێ دژ بە کردەوە نادات پەروەرانەکانی ستادی ئیجرایی، پشکداران و هەروەها خاوەنەکانی شرکەتی مخابرات کۆبوونەتەوە. خانە نوشینکراوانی ناڕازی بە بەرپایی ڕێپێوانێک وتنەوەی درۆشم دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان و هەروەها هەڵکردنی پلاکارد خوازیاری پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی هەغدەست، دابینکردنی بیمەی دەرمانی، ئازادی دەستبەجێی خانە نوشینکراوانی دەست بە سەرکرا و هاوسانسازی هەغدەست و هەروەها وەدی هاتنی داخوازیەکانیان. سەپاندنی حکمی 6 مانگ بەندکران لەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد. لە ڕۆژەیان ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد بە ناوی کەیوان مامەگڵی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 6 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتەکانەوە هاوڵاتیە ڕۆژی 29 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتڵاعاتیان کردو. ناوبرا و پاش لێپرسینەوە و ئەشکەنجەی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتەوە بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کرا و پاشان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری مەهابادەوە ئەم حکمەی بەسەردا سەپێنرا. یان لەدەستانی کرێکارێک لە شاری ئیلام ڕۆژی دووشەمە 28 ڕەزبەر کرێکارێکی بیناسازی خەڵکی شاری ئیلام بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان ئەمڕووداوە لە نزیکی بینای دادوەستەری شاری ئیلام بەهۆی بایەخنەدانی خاوەنکارەکەی ڕۆیداوە و پاشان تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی کراوەتەوە. هەروەها شایانی باسەکە لە ساڵی ڕابردوودا لانی کەم 2000 کرێکار کە زۆربیان کرێکاری بیناسازی بوون بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران گیانیان لەدەستداوە و بە سەدان کەسی دیکەش برینداریان کەمەندان بوون. پێدانی مرەخەسی دەرمانی بە مامۆستایەکی ئاینی دەست بە سەرکراو لە ڕەوتی شۆڕشی ژینا ڕۆژی شەمە ڕێکەوتی 26 ڕەزبەر محەممەد خزر نژاد مامۆستای ئاینی ڕاگیراو لە زیندانی ناوەندی سنە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە دانانی بارمتەی 5 ملیاردی مرەخەسی دەرمانی پێدراوە. ناوبرا و ڕێکەوتی 28 خەزەڵوەری ساڵی 1401 تاوی هاوکات لەگەڵ کوڕەکەی لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان دەست بەسەر و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئیتڵاعاتی شاری ورمێکرا. ئەو دەست بەسەرکراوە پاشان لەلایەن لقی سەی دادگای ئینقلابی شاری ورمێ بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و زیان گەیاندن بە چوارچێوەی سیاسی ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی ئیعدامی بەسەردا سەپێنرا کە دواتر حکمەکەی لەلایەن
قازی رازینی یەکێک لە بەدناوترین قازیەکانی ڕژیم پەسەند کرا. حکمی ئەعدامی ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی گواسترایەوە بۆ 25 ساڵ زیندانی تەعزیری. ئیدانەی دەست بە سەرکرانی جەهانگیر ڕۆستەمی لەلایەن ئەنجومەنی فەرهەنگیانی هەرسینەوە. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی فەرهەنگیانی شاری هەرسین بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دەست بە دەست بە سەرکرانی جەهانگیر ڕۆستەمی خانە نشینکراوی فەرهەنگی و باوکی ئەحسان ڕۆستەمی بەندکراوی سیاسی ناڕەزایەتی دەربڕی. ئەو ئەنجومەنە لە بەیاننامەکەدا ئاماژەی بەوە کردووە کە هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە وەڵامێکی ناڕەوادا بە بنەماڵەی و بەندکراوە ڕایانگەیاندووە کە ئەو هاوڵاتیە بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزراوە. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی شارستانی هەرسین لە بەردەوامی بەیاننامەکەدا ڕاگەیاندووە کە هۆکارێ ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ لە بەندکراوان لە ڕێگای گوشار بۆ سەر بنەماڵەکانیانەوە و پێویستە جەهانگیر ڕۆستەمی دەست بەجێ ئازاد بکرێت. ئەدامکردنی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە کوردستان و ئێران لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی عەلی ئاقا جۆری پەیوەند، سەجاد شوکری، مەهیارە فراشتە، سەمەد عەزیزی، ئەیوب لەتیفیان و میلاد فروزەندە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سپیداری ئەهواز، ئیلام، شەهرەکورد، خۆڕەماوا و نێشابوور ئیعدام کراون. هاوکاتیش بەندکراوێکی دیکە بە ناسناوی ئەمیر حەمزە شاهوزەهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی عەدڵابادی شیراز ئیعدام کراوە. بە تاڵانبردنی دارستانەکانی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. بە پێی راپۆرتەکان لە سەرەتای مانگی نوێی ئەم ساڵەوە دەوڵەتی تورکیا هێرشێکی بەرفراوانی لەسەر دارستانەکانی ناوچە داگیرکراوەکانی باشووری کوردستان دەست پێ کردووە. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هێواڵی کۆمەڵە گەیشتون، دەوڵەتی تورکیا لە ناوچە داگیرکراوەکانی ئاڤاشین و زاپ لە سنوورەکانی قەزای ئامیدی باشووری کوردستان بەرەیەکی زۆری لە دارەکانی بە ئامێرە پێشکەوتوەکان لە ڕیشەوە دەرهێناوە و پاشانەی بڕنەوە و بۆ تورکیا ڕایەگوێزن. شانی باسە لە ساڵانی ڕابردوودا دەوڵەتی تورکیا بە بیانووی هێرش بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە دەیان ناوچە و گوندی لە باشووری کوردستان داگیر کردووە و تەنانەت تا نزیکی شاری دهۆکیش هێزەکانی هێناوە و بە دەیان سەیتەرەی ساز کرد. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی خاجە نەسیر لە شاری تاران. ڕۆژی سێشەممە خوێندکارانی زانکۆی خاجە نەسیر لە شاری تاران بۆ چەندەهەمین جار دشت بە بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە داخوازیەکانیان کۆبوونەوە. خوێندکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بۆ کردووە کە بەهۆی نەبوونی سرویسی گواستنەوەی خوێندکارانی زانکۆ مەترسی لەسەر ژیانیان هەیە و خوازیاری باشکردنی دۆخی بێداشتی خواردنی سلفی زانکۆ، کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خوێندکارانی ناڕازی و میلیتاریزەکردنی زانکۆکانی ئێران، ئازادی دەستبەجێی خوێندکارانی دەست بەسەرکرا و ڕاگررتنی دەرکردنیان بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی و هەروەها دابینکردنی ئەمنیەتی خابگای کچە خوێندکارەکانی ئەو زانکۆیە بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کۆگای گازی پارسی جنوبی شاغەڵ لە پاڵاوگەی دووهەم. ڕۆژی سێشەمە 29 ڕۆژبەر کرێکارانی کۆگای پارسی جنوبی شاغەڵ لە پاڵاوگەی دووهەمی ئەو شرکەتە دشت بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دشت بە کەمبوونی حەقدەستەکانیان و هەروەها هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی و بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، پێدانی ئۆبڕەپارەیەکە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها سربەخۆیی سندوقی خانەنشینی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت بوو. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری شارەداری چابەهار.
ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 29 ڕازبەر 1404 تاوی کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری شارەداری چابەهار دژ بە وەدینە هاتنی داخوازیەکانیان لەلایەن بەرپرسانی شارەداریەوە کۆبوونەتەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و کەمکردنەوەی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە بەرپرسانی شارەداری وەڵامی ناڕەزایەتیەکان با هەڕەشەی دەرکردن لە سەرکار یان سازکردنی دۆسیە نەدەنەوە و خوازیاری کۆتاییهاتنی گوشارەکانی ناوەندە ئەمنیەتیەکانی شارەداری لەسەر کرێکارانی ناڕازی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانەدەستانی سوختبەرێک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم. ڕۆژی ڕابردوو بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم لەسەر ئۆتۆمبیلێکی سوختبەر لە ناوچەی گواتر سەر بە شارستانی چابەهار سوختبەرێک گیانی لێدەستاوە. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش بە دواکەوتنی ئۆتۆمبیلی سوختبەرێک بە تەقەی ڕاستەوخۆ و بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە سوختبەرەکان داوەتە بەرگولە و هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە، گیانی لەدەستداوە و پاشان تەرمەکەی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ساڵانە لانی کەم 43 سوختبەر گیانیان لەدەستەدەن و بەدەیان کەسی دیکەش برینداریان کەمەندامە بن. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.